ئێوەتان باش بینەر بیسەر خۆشەویستەکانم خۆشحاڵم کە هەمووتەن دروست بن و لە پرۆگرامێکی دیکە لەگەڵ لەکێکی تر لە میوان و کەساتیە تایبەتەکان هاتمەوە دیدەنیتان و لەم پرۆگرامش باس و بابەتمان پەروەردەیی دەبێت لەگەڵ خاتوشیلان حەسەن کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیەکی هاوشەرخن. هەندێک پرسیارم هەیە کە تایبەت هەم بە ڕێکخراوەکان هەم سەبارەت بە کار و چالاکیەکانیان کە وەڵامەکانی لە بەڕێزیان وەردەگرین و هیوادارم کە لەو پرۆگرامە بتوانین تیشک بخەینە سەر کار و چالاکی و تواناکانی ڕێکخراوی پەروەردەیی هاوشەرخ و هەروەها لەگەڵ ئەوەشدا باس لە پەروەردەی ئێستا و هەروەها تێڕوانین بۆ داهاتوو پەروەردەیی دەکەین. خاتوشیلان زۆر بەخێر بێ، خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ ئەم دەرفەتە، سڵاویشمان بۆ بینەران هەیە. سپاس بۆ جان ئامتان. شیلان خان بەڕێستان بەڕێبەری یاخود سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخن و هەر دەشمەوێتەوە دەست پێ بکەم ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ کی دامەزراوەوە، ئامانجی دامەزراندنی ئەم ڕێکخراوە چی بوو کە وای کرد ئەم ڕێکخراوەدا بمەزرێنن؟ بەڵێ، ڕێکخراوەکەمان ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان لە ساڵی 2013 دامەزرا. ئامانجی ڕێکخراوەکەش پەروەردەیەکی هاوچەرخە بۆ هەموو چین و توێژێک لە هەموو بارێکە بۆ هەموو ئاستەکان. بەڵێ، سەبارەت بەوەی کە حەز دەکەم پرسیاری ئەوە بکەم لە ناو هەموو سێکتەرەکاندا بۆچی سێکتەری پەروەردەییتان هەڵبژارد بۆ ڕێکخراوەکەتان کاتێک کە بیرتان لەوە کردەوە و هەروەها بۆچی ناوی پەروەردەیەکی هاوشەرخت لێناوە؟ مەبەستت لەوەیە کە یاخود ئەو پەروەردەی کە لە ئێستادا هەیە جێ بێتەوە لەو پەروەردەیەکی هاوچەرخە یان مەبەست زیاترەوەی بەرەو داهاتوو بۆ داهاتوو پێویستە پەروەردەیەکی هاوچەرخ دروست بکەیت؟ بەڵێ، سەرەتا بۆچی سێکتەری پەروەردەمان هەڵبژار بن بە حکمەوەی کە ئیشی خۆم سەرپەرشتیارێکی پەروەردەم، ینی لەو مەجالای ئیشەکەم هەر حەزم کردووە زیاتر دەستکراوەتر بم بۆ خزمەتکردنی پرۆسی پەروەردە و فێرکردن. هەر بۆیە ینی حەزم کرد ینی لەو مەجالای زیاتر ئیشکەم و ئەو سێکتەرەمان هەڵبژارد بۆ پەروەردە. بێگومان هەموو بڵێ پەروەردەش وەکو هەموو زانیاریەکی تر هەمیشە لە تازەگەریە و لە پشکەوتنە پێویستی بەوە هەیە، ینی بە شێوازێکی هاوچەرخ ئێمە بتوانین ئەو پەروەردەیە بگەینە ئەنجامی. بەڵێ، واتە مەبەستانەوەی لە ئێستادا هاوکار بن لە تازەکردنەوەی شێوازی وتنەوە و پەروەردەییدا. هەر لەگەڵ ئەوەدا دەمێ بپرسم مەبەست لە پەروەردە کاتێکە دەڵێن پەروەردە ڕاستەوخۆ خەیاڵمان دەچێت بۆ لای قوتابی قوتابخانە و مامۆستا کە دەزانین پەروەردە دوولایەنەیە، هەم قوتابخانە هەم پەروەردەی خێزان کە بۆ تەواوی کۆمەڵگە بە جونگەکانی کۆمەڵگەدا بەش دەبێت. مەبەستی ئێوە لە پەروەردەکردنەوە یاخود هاوکاری بۆ نوێبوونەوەی پەروەردە بەبەستان لە چ جۆرێکی پەروەردەیە تایبەت لە خوێندن و خوێندنگەکان یاخود لە نێو خێزان و کۆمەڵگە بەگشتی؟ بەڵێ، هەروەکو پێشتر باسم کرد کە ئەڵێن پەروەردە یعنی پەروەردە بە هەموو شێوازەکانەوە بۆ هەموو چینێک بۆ هەموو ئاستێک، ینی بەبێ جیاوازی مەسەلەن پەروەردەی خێزان پەروەردە لە قوتابخانەکانە، ینی ئێمە کە ئیشەکانمان کردووە لە دانگەکانەوە دەستمان پێ کردووە، لە باخچە لە قوتابخانەکان هەتا بەدەرەوە لە فەرمانگەکانە بۆ نمونە بۆ بڵێ ئەندازیاران بۆ پسپۆڕی جیاوازەکانی دەرەوەی پەروەردەکە دەڵێن، هەتا بۆ مەسەلەن بۆ نابینان خولمان کردێتەوە خولی. بەڵێ، هەم مەبەستیشم بۆ ئەوە پرسم شیلان خان ئێوە یەکێک لە هەوڵە گرکەکانتان کارکردنتان بە لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکان بە نیسبەت ئێوە کە ڕێکخراوێکن بۆ پەروەردە کار دەکەن، چۆن بوو ئەو بیرۆکەیە دروست بوو کە ئێوە یارمەتی خاوەن پێداویستە تایبەتە یاخود چالاکیان بۆ ئەنجام بدەن؟ ئەویان لە چێوە سەریگر هەر مەبەستانە بۆ خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامانیش لە ڕووی پەروەردەییەوە ئێوە کاریان بۆ دەکەن یان مەبەستی تریش هەیە یان وەکو سوود بۆ ئەوان؟ بەڵێ، بێگومان کەمەندامانیش خاوەن پێداویستی تایبەت ئەمانیش بەشێکن لە کۆمەلگا، ینی وەکو هەموو تاکێکی ئاسایی پێویستی بە فێرکردن و فێربوون هەیە،
پێویستە ینی ئاشنا بێت بە هەموو چواردەوری خۆی بتوانێت لە سەرپێی خۆی بۆستێت و پێویستەکانی ڕۆژانی بەجێ بێنێ. ینی ئێمە هیچ جیاوازێکمان نەکردووە لە نێوان کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کەسانی ئاساییدا. ینی ئەوانیش هەر بە مافی خۆیان ئەزانن کە ئەوانش پێویستە فێر بن، ئەوانش بێنە ناو کۆمەڵەوە، ئەوانش تێکڵای ناو کۆمەڵ بن، ینی توانەکانی خۆیان دەرخن. مەبەستمە لەوە زیاتر ڕوونکردنەوەت لێوەربگرم. لە ڕووە پەروەردەیەکەوە مەبەستە کەسانی خاوەن پێداویستی تایبەت زیاتر بەرەو پێشەوە بچن، چونکە ئەوان پێداویستی زیاتریش جۆری تریشیان هەیە، یاخود بە کۆی گشتی لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت چالاکیتان بۆ ئەنجام داوە. ئەگەر بە نمونەش پێم بڵێ حەز دەکەم زانم چیتان بۆ کردوون. باشە، ئێمە ڕاستەکەی لە پەروەردەوەی دەست پێ بکەین. ینی زۆر گرنگیماناوە بەوەی کە هەموو بڵێ هەموو چینەکان بڵێ هەموو کەمەندامان بە نابینانەوە نابیستەوە ئۆتیزمەوە، ینی ئەوانە هەر هەمویان یان خزمەتیان بکەین، بتوانین سوودێکمان هەبێ بۆ، ینی بتوانین ئەگەر بربەستێک هەبێت لە ڕێگایانە بتوانین ئێمە چەند بتوانین بۆیان ئاسانکەین، بۆیان چارەسەرکەین. بۆ نمونە بۆ نابینایان ئێمە هەوڵماندا کە خوێندنی نووسینی برایل بکەینە ناو مەکتەبەکانەوە بەشێ. ئێستا هەمانە پەیمانگای ڕووناکیمانەیە تا پۆلینۆ منهەجەکانیان برایل بە نووسینی برایل ئەخوێنن، بەڵام لە دوای پۆلینۆ ئیتر تەکەڵاوی مەکتەبەکانی ئامادەیە بن، ینی خوێننی هینیان برایلیان نووسینی منهەجەکە نییە بە برایل. بەڵێ ئەمان هەوڵمانە بۆ پۆلی 10 و 11 کتێبی سەنڕایزەکان بەهۆی ڕێکخراوێکی بە ڕێتانیەوە لە بەڕێتانیاوە بە PDF بۆمان ناردن، ئەوان بۆیان کردین بە برایل و بۆیان ناردینەوە. ئەوە خزمەتێک بوو، ینی من زۆر شانازی پێوەکم، زۆرم پێخۆشەکە بۆ قوتابیەکانمان کە بۆ شێوەیە ینی خۆشیان پێیان خۆش بوو. ڕاستە هین هەیە ئەوان هەیەیان بوو بە دەنگی، یان لەسەر سیدی منهەجەکە بۆ سیدی گویان کرد، بەڵام بەس وەکو ینی باسییانە کرد زیاتر خۆشی ئەبینن لەوەی کە بە تەنیا لە ژوورێکە دانیشتن خۆیان ئیسعەکەی خۆیان بکەن، خوێندنەکەی خۆیان بکەن. ئەڵێ جاری وایە ئەو سیدیا لە ماڵەوە لە قەرباڵغیا زۆر تەرکیزمان نییە، لێمان تێکەچێ، خۆشترێت بەوە بخوێننەوە. لە هەمان کاتیشە ئێمە مەکتەبێکمان لە مەکتەبی سلێمانی بەشێکماندانە بۆ نابینایان، زیاد نزیکەی لە 1000 کتێبی برایلمان بۆ دابینکردن لە هەموو بابەتێک، ئاینی بێ، ئەدەبی بێ، جوگرافی بوو، زمانەوانی بێت، لەسەر مافەکانی نابینان، لەسەر فێربوونی ئینگلیزی، لەسەر هونەر و مۆسیقا و ئەدەب و ینی بابەتەکان هەمە چەشنەیە. لەگەڵ ئەوەشە بێجگە لەو کتێبە برایلانە هاتین جیازێکمان بۆ هێنانەوەژە لە ئەمریکا بۆمانات، جیازێکی زیرەکە، هەر ئێستا بڵێ کتێبێکی ئاسایی بخەیتە بەردەمی ئەو جیازە بۆ دەخوێنێتەوە، بەڵام لەبەر پێویستی پەیمانگاکان کارباری کۆمەڵایەتی بە باشی زانی ئەو جیازە بێت بۆ پەیمانگای نابینایان لەوێ ئیسفادەی دەکەن و ڕێگەر نەبووین ئێمەش بۆ برە لەگەڵ ئەوەشە ینی چەند کۆمپیوتەرێک و چەندەها سیدی دەنگیش هەر ئامادەکرا بۆیان، ینی نابینایان ئەتوانن لە کاتێکایە بۆ تەلەبەکانی زانکۆوانێکە نابینان و بەحس و شتیوان هەیە ئەتوانن سوودێکی چاکی لێوەرگرن. دەستان خۆش بێت. بۆ برار حەزەکەم ئاماژە بەوە ئەو کتێبخانەی نەک هەر لە سلێمانی و بەشێکیشمان کردەوە لە کتێبخانەی زەیتونە لە هەولێر. هەر بەشێکی تایبەت هەر بۆ نابینان کە کتێبی برایلیتیان. دەستان خۆشەوە، ڕاستی هەوڵێکی زۆر گرنگە و میش خۆشحاڵ بووم باسکردنی و جێی شانازیە. بۆ بۆرە هەر بۆ زیاتر من حەزەکەم کە هەر لە ڕێم بەرنامەوە کە ئەمانە باسەکەم ئەمانە زیاتر بۆ نابینایان کە بتوانن سوود لەمانە وەرگرن. و لە هەمان کاتیشە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان بەشداریمان ینی یەکێکین لە ئەندامی کتێبخانەیەک هەیە، کتێبخانەیەکی جیهانیە ABC. ئەم ئەمە کتێبخانەیەکی ئەمریکیە سەر بە ڕێکخراوی پۆیە. ئەوە ئەندامی ئەو کتێبخانە. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ئەندامێکین لەو کتێبخانەیە کە ئەم کتێبخانەیە تقریباً بە هەزارەها
کتێبی تازەی تیا لە بە زمانی ئینگلیزی و عەربی و بەس زۆر بەداخەوە کە تەنها 69 کتێبی کوردی بە زمانی کوردی تایە یعنی بە برایل و بە دەنگی. ئەم کتێبخانەی خۆی لە خزمەتی نابینایان و کەسانی کەمەندامە ینی ئەوانی کە دەستیان ناتوانێت کتێب بگرێ بە شێوەی دەنگی ئەتوانن سول لەم کتێبخانەیە وەرگن. بەڵێ دەستان خۆش بێت. حەزم کرد پرسیار لە سنووری کارکردنی ڕێکخراوەکەتان بکەم لە چه ئاستێکدایەوە لە کوێ تا کوێ ئێوە کارکردنتان فراوانی هەیە و چۆن کار دەکەن؟ ئایا هەر لە پارێزگای سلێمانی کار دەکەیت یاخود و چالاکیەکانتان لەم پارێزگای بووە یاخود لە پارێزگاکانی دیکە و لە شوێنی دیکەش چالاکی و کارتان هەیە؟ بەڵێ ئەمە ڕێکخراوەکەمانەکو باسم کرد ینی بۆ نابینان ئەو کتێبخانەیەمان کردەوە لە هەولێر و لە دهۆکیش بەشداریمان کرد لەگەڵ ڕێکخراوێکی ئەمریکیە و بۆ دانانی قاموسی نابستان ئێمە وەکو کاری شارەزایەکی کاری ڕێکخراوی بەشداریمان لەگەڵاکردن ئەمە لە دهۆک و لەگەڵ زۆربەی وڵاتە عەرەبیەکانە بۆ ئیشی کەمەندامان هەر ئەندامین لەو ڕێکخراوانەیە و بەشداریمان کردووە لە چالاکیەکانیانە و لە کۆنفرانس و لە پێناوی مافەکانی کەمەندامانە. بەڵێ کارەکانتان لە ڕووی ئەوەی ڕێکخراوەکەتان ئێوە کە بەناوی خۆی پێناسەی خۆی دەکات پەروەردەیەکی هاوچەرخە لە جیاواز لە ئەو کارانەی کە بۆ خاوەنپێداویستی تایبەتەکان کردوتانە مەبەستانە زیاتر لە کام چوارچێوەیە کار بکەن لە ڕووی پەروەردەییەوە لە نێو قوتابخانە و باخچە و دایانگەکانی کوردستان ئەگە کارتان کرد بێ مەبەستان بۆ زیاتر تیشت بخەنە سەر چ بەشێکی لەگەڵ مامۆستاکان یاخود لەگەڵ ئەو مەنهەجی پێشکەش بە قوتابەکان دەکرێت زیاتر لە کام ڕوانەوە حەسان کرد و خزمەت بکەن؟ ئێمە لە دایانگەکانەوە بێگومان پەروەردە لە دایانگەوە دەست پێکات لە دایانگەکانەوە دەستمان پێکردووە ینی شێوازی فێرکردنی مناڵان لەو قۆناغەیە لە چۆن فێریەکەی بە چ ڕێگایەکی هاوچەرە مەسەڵەن ئێستا ڕێگای چیرۆکمان هەبوو ڕێگای شانۆمان هەیە ینی ئەو ڕێگانە باوترین ڕێگا باشترین ڕێگا ینی هاوچەرخ بێت لەگەڵ ئەم سەردەمەیە چ ڕێگایەکە بێت کامیان کاریگەری زیاترە بێ ئەوانە ینی ڕوومان کردوێتەوە بە مامۆستاکان کە ئەم ڕێگانە باشن بۆ ئەوەی کە لەم سەردەمەیە تۆ مناڵان فێرکەی بە هەمان شێوە بۆ بڵێ بۆ خۆشمان بۆ مامۆستاکانیشمان کردوێتەوە چۆنێتی وتنەوەی بابەتەکانی مەسەلەن فێربوونی ئینگلیزی مەسەلەن لە چۆن بڵێ سکلەکان وەکو ڕیدین و ڕایتین و ئەوانە بەڵێ ئەوانە چۆن باشترین شێواز چۆنێکە تۆ ئەیگەینی بە تەلەبە و لە هەمان کاتە بۆ بڵێ فێربوونی بەکارهێنانی داتهین ببوورە سمارت وۆرد بۆ ئەندازیاران ئەوە ئۆتۆکارد بوو بۆ ئێرتین بوو سەلامەتی بوو ئەم دەورانە هەموویمان کردوێتەوە. دەستان خۆش بێت سەرکەوتوو بن. لەبارەی ڕەگەزەوە ئایا هیچ تایبەندبەندیەکی هەیە لە نێو ڕێکخراوەکەی ئێوە یەکێک لە مەبەسم لە کچان لە کوڕان یەکێک لەمانە گرنگی پێدانی زیاتری هەبێت یاخۆت هەموو وەکێک؟ ئێمە ینی بۆ هەموو لایەک بە یەک چاوسەیرەکرێت و هەر هەمویان ینی ئیشەکەین دەربارەی تەمەن چی تەمەنیش بۆ هەموو ئاستێک و بۆ هەموو تەمەنێک بە بێجیاوازی. بەڵێ شیران خان پەیوەندیتان لەگەڵ دام و دەستگا حکوومیەکان چۆنە فەرمانگە حکوومیەکان و چ دام دەستگایەک هەیە ئەگەر ڕێکخراوەکە ئێوە پێویستی بۆ بێ بەردەوام پەیوەندیتان هەبێ لەگەڵیانە یاخود هەماهەنگی و هاوکاری ئەوان بۆ ئێوە چۆن بووە؟ بەڵێ ئێمە زیاتر بە حکوومیەوەی کە سێکتەرێکی پەروەردەییە بۆ نابینایان بۆ کەمەندامانی شار ئیشەکەین زیاتر بەرکەوتنمان هەیە لەگەڵ کاروباری کۆمەڵایەتی و پەروەردەیە لەخوا بە زیاد بە کاروباری کۆمەڵایەتی زۆر دایمان ینی ئێمە زۆر سوپاسیانەکەین دایمەن هاوکارمان بووین دایمەن ئاسانکاریان کردووە لە بۆ ئیشەکانمان ئەوانیش حەزیان کردووە کە هاوکاری پێشکەش بە کەمەندامان بکرێت و بۆوانەی کە بڵێ ئەوان لەو چوارچێوەیە بێت و بە هەمان شێوەش من لێرەوە زۆر دەستخۆشی لە بەڕوبەری پرۆگرامەکانەکەم مامۆستا شێخ سەلام کە هەمیشە هاوکارم بۆ کاتێک کە ئەو کتێبانەی سانڕایزمان کرد بە برایل دایم ئاسانکاری بۆ کردین
و بەڕێوەبەری پەروەردە بە هەمان شێوە زۆر سوپاسیانەکەین. ئەمەش سوپاسیانەکەین، سوپاسی هەموو ئەواناکەین کە هاوکاری ئەو ڕێکخراو و لایەنانە ئەکەن کە مەبەستیانە خزمەتکەن بەڕاستی. ئەوەندەی بزانم کارەکانی ئێوە بە ڕێژێکی زۆریش هەموو خۆبەخشانەیە و هیچ لایەنێکی مادی لە دواوە. بەڵێ ئێوە مەبەستانە بۆ داهاتوو بگەن بە چ خاڵێک لە ڕووی هاوکاریکردنەوە لە ڕووی پەروەردەوە ئێو مەبەستە ڕێکخراوەکەت بتوانێت بگاتە چ ئاستێک لە کارکردن شیلاخان؟ ئێمە هەمیشە هەوڵماناوە بەبێ جیاوازی بۆ هەر چینێک بێ خزمەت بە پەروەردە بکەین. یعنی لە هەر ئاستێکا بێ، لە هەر تازەگەریەک بێ، هەر پێشکەوتنێک بێ، هەر ڕێگایەک بێت ئێمە بتوانین خزمەتی ئەم وڵاتی پێ بکەین و بە تایبەتی کوردستانی پێ بکەین و بەرەو پێشەوە بچێت. بەڵێ بیرۆکەکانن زیاتر لە چێو سەرچاوە دەگرن شیلاخان؟ کە مەبەستم لە بیرۆکەکان بە نمونە بیرۆکەی ئەوەی کە تۆ کاتێک کە منهەجی نابیناکان بیر لێکرێت و بیکەیتە برایل بنووسین بۆیان لێ کاتێکە کە خولێک دەزانی ئەمە گرنگە بۆ مامۆسایانی ئێرە. زیاتر ئەم بیرۆکانە لە چێو سەرچاوە دەگرن لە پێویستی بەڵێەوە دوای ئەوەش چۆن گەڕان و ڕیسێرچت هەیە بۆی یان خەڵکی پێت دەڵێن بۆ ڕێکخراوەکە ئەم شتە لەو شوێنە کەم و کورتی هەیە چۆنە بیرۆکەی نوێ دادەنێت؟ وەڵا بێگومان لە پێویستەکانە کاتێکە ئەچین بۆ شوێنەیە کە ینی من هەر وەکوتم ئیش یەکەم سەرپەرشتیاری پەروەردەیە کاتێکا چم بۆ مەکتەبێ شوێنێکە بینم ینی کەم و کورتیەکە بێ ینی حەزەکەم ئەگەر من بتوانم لە دەسەڵاتما هەبێ هەوڵ بەم ئەو کێشەیە چارەسەر بکەم. ئێوە بەپێی ئەزمموی کارکردنتان و تێکەڵبوونتان هەم لەگەڵ مامۆستا بەڕێزەکان هەم لەگەڵ قوتابی قوتابخانەکان لە ئێستادا پرۆسسی پەروەردەیی لە کوردستاندا بە شوێکی گشتی ئەو کێشانەی کە دێتە بەردەمی لە ڕووی توانە مرۆییەکانەوەیە یاخود لە ڕووی نەبوون و دەست ئامادەسازی بابەت و مەتریاڵەکانایە کە کەشتیان لە بەردەست نەبێ مامۆستاکان یاخود ئەوەیە شێواز و تەکنیکی وانەوتنە لە چ لایەنێکەوە زیاتر هەست دەکەی کە کێشە و گرفتەکان زۆرترن بۆ ئەوەی کە زیاتریش خول دەکەنەوەی بۆ مامۆساکان؟ وەڵا بێگومان هەر هەمان تاواکاری یەکترین بەڵام زیاتر نەبوونی بڵێ مەتریال و دخول و استراتێژی و ئەو شتانەیە ینی پێویستیەکان کەمە چونکە مامۆستا بەڕێزەکانیش ئەگەر پۆلێکیان لە بەردەست بێ قوتابی کەمتیا بێ ینی هەندێک شتێ کەم و کورتی هەیە لە ناوەندەکانە ینی ئەگەر بەردەست بێت مامۆستا جوانتر دەرسەکاڵێتەوە بە خزمەتەکە باشتر. خۆشبەختانە ئێمە کۆمەڵە مامۆستای زۆر زیرەک و بەتوانامان هەیە نەبێ بە مجامە لە بەڕێستانێکێکن لەوانی کە ئێوە ئاگداری ئەوەن کە قوتابیان پێویستیان بەچێ بەڕاستی بە هەندێک پێویستی ژێ دەبێت لە بەردەست بێت. ینی لەم بارودۆخە سەختەشە زۆر دەستخۆشیان لێکن زۆر سوپاسیانەکەی ینی مامۆستای وامان هەیە ئەمە نەدڵسۆزە ئەمەە خەمخۆرە ینی سەڕای ئەمە بارودۆخە قورسەژ ینی ئەو هەر ئیشەکانی خۆی زۆر بە جوانی ئەگەینێ زۆر بە دڵسۆزانە هەر بڵێ لە هیچی نەبوو ش دروستەکات و بۆ ئەوەی قوتابەکانی پێفێرکات ئەلحەمدوللا ینی زۆرۆفێکی باشە بڵێ زۆربەی کەس تەلەفۆنی بڵێ مۆبایلی زیرەکی پێ کە ئەتوانی سێرچەکەن لە ڕێگەی تازەی وانەوتنەوە ئەهێنن لە پۆلەکانە بەکارێنین ئەمە زۆر دەستخۆشیانەکەی شانازیان پێواکەین بە دڵنیاییەوە جێگەی دەستخۆشین. مامۆستا ئێوە لە کاتی کارکردنتاندا حەز دەکەم پرسیارێکی لە جەناوت کە مک ئامۆژگاری بێ یاخود وەکو ڕێنوێنیەک بێ ئێوە چی زۆر بە گرنگ دەزانن بۆ وەک ئەوەی کە با بڵێن کارکردنیشتان لە دایانگەوە دەستان پێکردووە چ شتێک چ خاڵێک زۆر بە گرنگی دەزانن کە دەبێت لە دایانگەکانە مەرجە هەبێ بۆ پەروەردەیەکی دروستی منداڵان هەم لە مامۆستا بەڕێزەکان هەم لە ئەو پێویستیانەی کە دەبێت لە بەردەستی منداڵدا هەبێ وەک خۆت کە تێبینیت کردبێ مەبەستم زیاتر ڕوونتر ئەوەی لە ڕووی منهەج بێ لە ڕووی شێوازی یاریکردنەکان بێ ڕنگ و وێنە کێشان بێت چ شتێک زۆر زۆر گرنگە کە دەبێت بۆ منداڵانێک کە لە دایانگە و باخچەکان هەن ئەبێ هەبێ لە بەردەستیان. وەسائلمان وەڵا زۆر پێویستە ینی پێویستە هەموو شێوازێکی هۆیەکە هەموو شێوازێک لە هەموو هۆیەکانی فێرکردن بەکار بێت لە ناوەندەکانی خوێندندا. ئێستا بە گشتی ئەوانە هەموو بەکاردێن لە لای ئێمە زۆرجار هەیە لە ڕێگەی وێنە کێشانەوە زیاتر ئەو ڕنگانی کە دەناسرێنن بە منداڵەکان بە شێوەیەکی تریشکە مامۆستا بەڕێزەکان هەم کێشان بێ هەم
چیرۆک بێ ینی ئەمانە هەمووی ئەم شێوازانە هەمووی بەکار بێت ینی تر فێربوونەکان جیاوازن هەرێک بە شێوەیەک فێرە بێت ینی پێویستە ینی کاتێک کە تۆ دەرزێگەڵیتەوە بابەتێک شەرحەکەی ئەتێ شتێ بگەێنی هەوڵ بێ ئەمانەی هەمووی تا کۆ بکەیتەوە. بابەتی میدیایی چیشیلان خانەوەندەی بزان ئایا میدیا بەتایبەت لە ڕووی هۆشیاریەوە هۆشیاری پەروەردەی کە دەتوانێت کاریگەریەکی زۆر باشی هەبێت بەڵام میدیا هاوکارە لەم بوارەدا لە ئێستا بەتایبەت میدیای ئێستا یاخود ئێوە چۆنی دەبینن؟ میدیا لە کاتی ئێستا بەنسبەت منەوە بەنسبە ڕێکخراوەکەەوە من باشە زۆر باشیش نییە یعنی من زۆر جار چالاکیەکەکەم ئەمێ لە ئەو چالاکیە خزمەت بگەێنێ بە ئەو کەسانی کە معنین بۆ ئەو بابەتە مەسەلەن ساڵی پار چالاکیەکەم هەبوو بۆ نابستان ڕێکخراوێکی ئەمریکیمان هێنا فەحسی مناڵی ئەمە هەر بۆ نابیستێ کرد و فەحسی گوێ کرد و کەم بیست فەحسێ کرد و سەماعەشی بۆ دائەنا و حەزمە کرد یعنی ئەمە زۆرترین کەس خزمەت بە زۆرترین کەس بگەێنم یعنی بمانەوە نەمانەوە هەر کەسە و هەر خەزانە و بڵێ لە ماڵەوە سێری کەناڵێکەکە کەناڵێکی هینە بێ حەزمە کرد زۆربەی کەناڵەکان ئەم هینە پەخشکەن بۆەوەی زیاترین کەس ئاگادار بێت و ئەوەی کە پێویستی پێ بێت بێسوود وەرگێ لەمە بەڵام بەس بەداخۆ من ینی زۆربیانم ئاگادار کردەوە ئیتر یەکێک بۆ جۆرە نەبوو بۆ جۆرە نەبوو حەزمە کرد ینی سوودەکە زیاتر بگەێنرێت بە کەسەکان ئاگادار بن و بێن بۆ ینی هیوا خوازیین بۆ لە مۆدا بۆ کار و چالەکەکانتان گەرم گوڕێکی زیاتر هەبێ کارەکانتان گومانی تێدانە شایانی بینینن و هەروەها چاولێکردنیش لە ئێستادا هەنگاوەکانی ڕێکخراوەکانی ئێوە لە چ چوارچێوەکایەوە بەنیازە هەنگاوەکانی بەرەو کوێ زیاتر بکە؟ بەڵێ لە کاتی ئێستا من هەروەکوتم ڕێکخراوەکەمان خۆی بە بەرپرسە زانێ بەرامبەر هەموو چین و توێژێکەوە ئیشمان کردە بۆ نابینان بۆ شوێکە باسم کرد بۆ نابستان بە هەمان شێوە لە ڕێگەی ئەو قوتابیانی نابیست کە ئەو سەماعانەمان بۆ دانان و ئەم ساڵ لە کاتی ئێستا لەم لە داهاتوشدا بۆ ئۆتیزم ئینشەڵا بەتەمایان چەندەها خولیان بکەینەوە سێ چوار خول بۆ مامۆستایانی خاوەن پێداویستی تایبەت بکەینەوە بۆ فێرکردنیان و بۆ بەهێزکردنی تواناکانیان کە چۆن بتوانن بە شێوەیەکی سەردەمیانە کۆنتاکت بکەن لەگەڵ مناڵانی ئۆتیزم و فێریان بکەن. زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ ئینشاءڵڵا کار و پرۆژەکانتان زۆر باشتر فراوان دەبێ و هەروەها بەو جۆرە دەبێت کە خۆتان مەبەستانە خاتۆشیلان حەسەن سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان زۆر خۆشحاڵ بووم کە لێرە بینی من جێگەی دەستخۆشیە لەگەڵ بەڕێستاندا دەنیشم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم دوابەتەتان هەرچێک بێت خۆشحاڵم بیستم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوەش هیوادارم سوتان بینی بێت لەو پرۆگرامەمان و زۆر خۆشحاڵە بم زۆر بە هیوا دەبین کە لە کۆمەڵگەماندا کۆمەڵە کەسانێک و ڕێکخراوێک هەیە بەو جۆرە کە کار دەکا خەمی چین و توێژەکانی کۆمەڵگە دەخوات و هیوادارم کە نمونەیان زیاد کات و بەختێکی باش بۆ هەمووان دەخوازم.